شهد الله أنه لا إله إلا هو والملائكة وأولو العلم قائما بالقسط لا إله إلا هو العزيز الحكيم إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله أما بعد فإن أصدق الحديث كتاب الله وخير الهدي هدي محمد صلى الله عليه وآله وسلم وشر الأمور محدثاتها وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار. خۆشەویستان بە یارمەتی پشتیوانی خی گەورە بەردەوامی لە شەرح و ڕاڤەکردنی کتابی النوبذ في آداب طلب العلم. ئەمڕۆ بابێک باس دەکەین لە لاپەڕی 77 بە پشتیوانی خی گەورە ئەویش التەڕەوی في طلب العلم. ئەمە خاڵێکی زۆر گرنگە بۆ کەسێک کە بەدوای عیلمی شەرعیدا دەگەڕێ. ئەو کەسێک کە بەدوای عیلمی شەرعیدا دەگەڕێ نابێ پەلە بکات لە گەڕان بەدوای عیلمی شەرعیدا، نابێ پەلە بکات، نابێ کارێکی وەها بکات ئەوەی کە خوێندوێتی پێی لەبەر نەکرێ، ئەوەی خوێندوێتی لێی تێنەگات، چونکە پەلەکردن زۆر خوێندن لە کاتێکا کە تۆ پێت هەزم ناکرێ بێگومان هۆکارێکە بۆی کە تۆ سەرکەوتوو نەبیت. خی گەورە دەفەرمێ وقورآنا فرقناه لتقرأه على الناس على مكث ونزلناه ورتلناه ترتيلا. قورآنێکمان دابەزاندووە فرقناه، خی گەورە قورآنی دابەزاندە خوارەوە بۆ پێغەمبەری خۆشەویست صلی الله عليه وسلم بە ماوەی 23 ساڵ قورآنی پیرۆز دابەزی. بۆچی؟ لەبەر ئەوەی فێرمان دەکات خی پەروەردگار شتەکان بە پەلە فێر نەبین، هەمووی پڕە لە حیکمەت. ئەگەر ئینسانێکیش علم بخوێنێت پەلەی تیانەکە شتەکان بە جوانی لەبەرکا و لی تێبگا بێگومان ئەوەی ئینشاڵڵا ئیشێکی شەرعی و چاکی کردووە و سەرکەوتوش دەبێت لە کارەکەیدا. چونکە پێغەمبەری خۆش صلی الله عليه وسلم بە ماوەی 23 ساڵ ئەو قورئانەی بەسەر خەڵکیان خوێندەوە، کەواتە پێویستە عیلم وردە وردە فێری بی لە بچووکەوە بۆ گەورە، نەک لە گەورە و بۆ بچووک. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە ئیمامی عەبدوڵای کوڕی عەمری کوڕی عاصی فەرموو ڕەزا و ڕەحمەتی خوا لێبێت اقرأ القرآن في كل شهر. قورئان بخوێنە لە هەموو مانگێکە، واتە هەموو مانگێک ختمێکی قورئان بکە، ڕۆژی جوزئێک. قال قلت إني أجد بي قوة قال فاقرأه في 20 ليلة. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێک وای فەرموو ئیمامی عەبدوڵای کوڕی عەمری کوڕی عاص ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ فەرمووی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم من توانای لەوە زیاترم هەیە، فەرمووی لە 20 ڕۆژجارێک قورئانی ختم کە. قال قلت إني أجد بي قوة قال فاقرأوا في 7 ولا تزد على ذلك. ئەمجا پێغەمبەری خوا فەرمووی صلی الله عليه وسلم قورئان بخوێنە لە 7 ڕۆژجارێک، واتە 7 ڕۆژ هەفتەیەک ختمەیە قورئان بکە، بەڵام هەوڵ بدە با لەوە تێپەڕ نەکە، واتە کەمی مەکەرە لە 7 ڕۆژ. بەڵام حەدیثی تریشمان هەیە کە لە صحیحە هاتۆ بە ژمارە 2466 أفرمي كان لا يقرأ القرآن في أقل من 3. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم قورئانی نەخوێناوە لە 3 ڕۆژ کەمتر، چونکە هەر خۆی دەفەرمێ لا يفقه من قرأ القرآن في أقل من 3 کە لە صحیح أبو داود هاتووە حەدیثە بە ژمارە 1260. خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم لە قورئان تێناگات ئەو کەسەی لە 3 ڕۆژ کەمتر ختمەی قورئان بکە. أقل من 3 واتە لە 3 کەمتر، یا 3 ڕۆژ بێ یا بەرەو ژوور هەتا مانگێک. کەواتەم حەدیثانەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەومان
فێر دەکات کە کاتێک قورئان دەخوێنین لە 2 ڕۆژ نەبێت بەڵکو 3 ڕۆژ بێ یا زیاتر چکە فەرمی ئەقل من 3 ئەوەی لە 3 ڕۆژ کەمتر قورئان بخوێنێت لێ تێناگات بەباشی لێ حاڵی نابێ کەواتە ئەگەر لای زۆرەکەی قورئانت زۆر خوێنا زۆر هەڵدە حەز دەکرد لە مراجعە بکەی قورئان زۆر بخوێنی با 2 ڕۆژ نەبێ واتە 3 ڕۆژارێ ختمەی قورئان بکە هەرچەندی ئەمڕۆ باوەڕ ناکەن کەسە بێ ئەم شتە بکات خەڵکەوە ئیمانی بە قوت نییە بتوانێت 3 ڕۆژارێ ختمەی قورئان بکە لە مانگی تێپەڕ نەکە جا ئەگەر ئەمڕۆ کۆمەڵگای ئێمە هەموو مانگی ختمەی قورئانی بکردایە ئێستا حایم حاڵمان بەم جۆرە نەبوو نەک هەفتەی جارێ نەک 10 ڕۆژارێ نەک 15 ڕۆژارێ نەک 20 ڕۆژارێ سوێن بەخوا ئەو خەڵکە بە ساڵێکیش زۆربەی ختمەی قورئان ناکات خۆشەویستان تەڕەوی لە عیلمدا ئەوەیە وەکو ئیمامی عومەر بن ڕەزا ڕەحمەتی خوای لێبێت ئیمام عومەر چۆن بوو عەبدوڵای کوڕی دەفەرمێ ڕەزا ڕەحمەتی خوای لێبێت تعلم عمر بن الخطاب البقرة في 12 سنة فلما أتمها نحر جزورا إمامي عبد الله كوري عمر رضا رحمة إخوالي بيد فرمي باوكم كعمر كوري خطاب رضا رحمة إخوالي بيد فيري سورة بقرة خوين ديوا لبري كرليتي قيشت 12 سال 12 سال إمامي عمر رضا رحمة إخوالي بيد عالمي صحابة إمامي صحابة رضا رحمة إخوان لبيت 12 سال خريكي سورة بقرة بو وانا يعني نك معنا وكا هيج آيات كترين خوينا بنا قرآن شي خوينا قرآن إذا خوينا وختمي ذكرت بلام زور قرنجي بسورة بقرة دا 12 سال بيو بو حتى بباشي لي تيجيشت بويا كاتكش كتواوي كدواي 12 سال سورة بقرة بجواني تيجيشت ولا بري كرت أنجا واشتريكي كتبة خير واشتريكي سر بري وكو سباسيك بخواي قرا وكو خير وصدقيك أم تيجشتني إمامي عمر رضا ورحمة إخواني بي وإمامي مالك الشفرمية مالك كوري أنس رضا ورحمة إخواني بي تفرمية أن عبد الله بن عمر مكث في سورة البقرة 8 سنين يتعلمها إمامي عبد الله كوري عمر كيكي كلا الصحابة على المكان رضا ورحمة إخواني بي 8 سال خەریکی سورەتی بەقەرە بووە هەتا بە جوانی لێ تێگەیشت فێر بوو لەبەری کرد بە جوانی لە مەزبوطی کرد ئەمە فێریەوەمان دەکا عیلم دەخوێنین پەلەیتیانەکەین ئیستا خۆ ئێمە زۆرمان قورئانمان کەمیا زۆر لەبەر کردووە بەڵام ئایا لێ تێگەشتوینە فاتیحامان لەبەرە هەمومان خوێنەوار و نەخوێنەوار بەڵام وەڵڵاهی دەیەها حکمی زۆر گرنگ هەیە دەیەها بەڵگەی زۆر شەرعی و بە قووەت هەیە تەنها لە سورەتی فاتحە کە ئێمە نەیزانین بەس سورەتی فاتحە پرۆسێکی ئیمامی ئیبن قەیم ڕەحمەتی خوا لە چەند مجەلەدی لەسەر داناوە یعنی بۆی دڵی ئیمام عومەر چۆن لە ئەوەندە ساڵە وەڵا دڵنیا بە ئەو بە 12 تەواوی تۆ بە 50 تەواوی ناکەی وەکو ئیمام عومەر لێ تێبگەی ڕەزا و ڕەحمەتی خوا لێبێت سورەتی بەقەرە هەزارەها بەڵگەی تایە بۆ هەزارات دەلیلی شەرعی بۆ هەزارە شت هەزارە حکمی زۆر گرنگی تایە بۆ ئەمڕۆ بۆ پێشوویش بەڵام ئێمە لەوانەیە معنایەکی بزانین ها دەڵێن ئەلیف لام میم تاو نازانین معنای چییە نازانین مەبەست پێی چییە ذلك الكتاب لا ريب فيه هدى للمتقين دەی سێری کە بزانە چەندە حکمی تایە بەڵام ئێمە هەر تەفسیرێکی مختصری ئەزانین و تەواو ئەوە تێگەشت نییە لە قورئان ئەوە تێگەشتنەکەی ئیمامی عومەر کردی ڕەزا و ڕەحمەتی خوا لێبێت ئیمامی عەبدوڵای کوڕی عومەری کوڕی خەتاب کردی ڕەزا و ڕەحمەتی خوایان لێبێت بۆیە با پەلە نەکەین لە فێربوونی عیلمدا لە قورئان لەبەرکردندا لە حەدیث لەبەرکردندا تەماحکار مەبە بە جۆرێک خۆش نەزانێت چی لەبەرەکەی هەیە تەماحکارە حەزەکە زوو لە بەقەرە و بڕاتە ناس بەڵام حاڵی وێرانە هیچ نازانێ تەماحکاریەکە بەڵام سوودی نییە بووی تەماحکاریەکە ئەوە نەبێ بەباشی لەبەری کردبێ حەزەکە شتەکە زوو فێر بێ زوو بڵێ بەقەرە و ئالی عیمران و هەتاکو جوزی عەمل مەبەر کرد بەڵام هیچی لێ نازانی بەو شێوەیە ئیمامی بخاری ڕەحمەتی خوای لێبێت دەفەرمێت ما كتبت في كتابي الصحيح حديثا إلا اغتسلت قبل ذلك وصليت ركعتين صنفت الصحيح في 16 سنة
سبحان الله. ئیمامی بوخاری ڕەحمەتی خوای لێ بێ کە گەورەترین عالمی حەدیثە، کتابەکەی ئیمامی بوخاری باشترین کتابێکە لە دوای قورئانی پیرۆز. ئەفەرمێ ئەم کتابەی خۆم صحیح بوخاری لە چەند هەزار حەدیث دەرم کردووە، بەبێ دووبارە 2000 شتێکە، چەند هەزار حەدیثێکی کەمە، 600,000 حەدیث ئەو کتابم دەرکردووە. 600,000 یعنی نیو ملیۆن زیات، یعنی نزیکی چۆن ئەڵێ 600,000 یعنی زۆری نەماوە بۆ ملیۆنێک، چەندێکی ماوە 400,000 ماوە، یعنی نیو ملیۆن زیاتر. ئەمجا کتابێکی دەرکردووە چەند هەزار حەدیثە. ئیمامی موسلیم ڕەحمەتی خوای لێ بێ دەفەرمێ کتابی خۆم کە صحیح موسلیمە لە 800,000 حەدیث دەرم کردووە، 800,000 نزیکی ملیۆنە حەدیث، 200,000 کەمە لە ملیۆنێک. ئەمجا ئەم کتابم داناوە. بەڵام ئیمامی بوخاری فەرمێ ڕەحمەتی خوای لێ بێ صحیحی خۆم، کتابی صحیح خۆم کە لە 600,000 حەدیث دەرم کردووە، ئەو حەدیثە صحیحانە هەموو حەدیثێک لە پێشا چیم کردووە، پێشەوەی حەدیثەکە بنووسم هەموو حەدیثێک لە حەدیثەکان خۆم شۆردووە بۆی و دوور کات نوێژی ئیستیخارەم بۆ کردووە. بۆیە دەفەرمێت لە 16 ساڵە ئەمجا ئەو کتابم نووسیوەتەوە، 16 ساڵ. ئەمە فێربوونی عیلمە. ئینسانی ئەوەنە متەکەبیرە، ئەوەنە تێنەگەیشتووە پێی عیبە لە 16 ساڵ عیلم بخوێنم. ئێختر ئیمام بوخاری ڕەحمەتی خوا لێ بێ کتابەکەی خۆ دەیتوانی بە 16 ساعت بە 16 هەفتە 16 ڕۆژ تەواوی کە نەیتوانی، بەڵا ئەیتوانی زۆر بە ئاسانی. یەکێک پیاوچاکان ئەڵێ لەگەڵ ئیمام بوخاریە لای مامۆسای حەدیثمان خوێنا ڕەحمەتی خوای لێ بێ، لە ماوەی 14 ڕۆژە 15,000 حەدیثمان خوێنا، 14 ڕۆژ 15,000 حەدیث. خۆی صحیح بوخاری 7,000 حەدیث و شتێکە ئەگەر بشبێت، بەبێ دووبارە 2,000 شتێکە. مەبەستم چییە؟ لە ماوەی 14 ڕۆژە 15,000 حەدیثمان خوێنا، ئیمامی بوخاری حەدیثێکی نەنووسیەوە، 15,000 حەدیث. ئەڵێ زۆر جارە من هێر ئاوایە کرد بەدەستی نەینووسیەوە. بەڵام دوایی پرسیارم لێ کرد ئەی ئەبوو عەبدوڵڵا، باوکی عەبدوڵڵا، بۆچی تۆ حەدیثێکە نەنووسیەوە لەم 15,000 حەدیثە؟ ئێمە نووسیمانە تۆ نەتنووسیەوە. قسەی نەکرد. ئەڵێ چەند جارە ڕەجاوتکان لێ کرد، ئەمجا پێی وتی وەڵڵا هەر هەمووی من لەبەرە، وەڵڵاهی هەر 15,000 حەدیثەکەی بە ئیسنادەوە بۆ موت. سوبحان الله، بەس بە گوێگرتن، پێشی عیب نییە، پێش شەرم نییە، بە 16 ساڵ کتابەکەی صحیحی خۆی بنووسێتەوە. ئەفەرمێت تاریخی خۆم، کتابی تاریخ نووسیمەتەوە لە بینی مینبەرەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە نێوان قەبرەکەیدا. ئەو کاتە مزگەوت و ئێستا نەبووە، لە شەوی مانگەشەوە، کە مانگەشەو هەبوو چرا نەبوو، لەبەر مانگەشەو حەدیثەکان تاریخەکەم دەنووسیەوە. مێژووی تاریخی ئیمام بوخاری تاریخێکی زۆر مهمە. یعنی ئەمە حاڵی زانایان بوو. تۆش پێت عیبە بە 5 ساڵ 6 ساڵ 10 ساڵ قورئان لەبەرکەی، ئەتەوێ بە ساڵی لەبەریکەی، بەڵام هیچی لێ نازانی، بەڵام جوزئێ بە جوانی لەبەرت نەکردووە، چونکە لە عیلمدا پەلەت کردووە. بۆیە خۆشەویستان، بە ئاگامان لە خۆمان بێت، عیلم فێر دەبین پەلەی تیا نەکەین. وەکو هەندێک کەسیش نەبین جاری وایە بە ساڵێک 4 حەدیث ناخوێنێ، ئەوەش نا، بەڵام ئەوەندە بخوێنێ ئینشەڵڵا کەسە باسی دەکەین. عمەری کوڕی عەبدولواحید کە صاحب الأوزاعي كاتون الله هاوري إمامي أوزاعي بوا لقال يا جياوة قتابي أو بوا دفرمي عرضنا على مالك الموطأ في 40 يوما. كتابي موطأ يا موطأ كتابي كي حديث إمامي مالك رحمة إخوالي به، إمامي مالك. شون إمام بخاري كتابي، إمام مسلم كتابي حديثية، إمام مالك رحمة إخوالي به كتابي كي ناي موطأ. أفرمي لما ويد شل رجاء لبرمان كتب إمام مالك مانود شل روش. فقال كتاب ألفته في 40 سنة. فرميك سبحان الله كتابك من لا شل صال دامناوت شل صال أنجا مواطئي خم داناوت شل صال أخذتموه في 40 يوما إيه ولا شل رجاء لبرتان كرت من بتشل صال دامنا إيه وبتشل رجاء لبرتان كرت لكاتك أوان لتشاو إمام مالك چه علمی کان پیه؟ چل سال لکوی، چل روز لکوی.
لەوانەشە کەسێک لە ئێمە هەبێ بتوانێ ئیمامی بوخاری ڕەحمەتی خوا لێبێ کتابی خۆی بە 16 ساڵدانە بە 16 ڕۆژ بە ئیزنی خوا بە کەمتریش لەبەریکە. بەڵام ئایا وەک بوخاری لی تێگا حەدی چییە؟ ناوەڵڵا لی تێناگە، ئەی خوێنێتەوە لەبەر و تەواو نازانێ معنای چییە، معنای تەواوی ڕاستەقینەی. کاتێک کە دەڵێ صحیح بوخاری بخوێنەوە لەبەرم کردو معنای دەزانم، بۆ نمونە فتح الباری بخوێنەوە ئەو جا دەزانی معنای نازانیت. بۆیە دەفەرمێ قەلەما تەفقەهون فیه، ئێوە بە کەمی تێگەن. من بە 40 ساڵ دامناوە، ئێوە دەتانێت بە 40 ڕۆژ لەبەریکەن و بیخوێنەوە، لەبەرتان کرد دڵنیا بە ئێوە بە جوانی لی تێناگەن. کەواتە پەلەکردن لە حیفزی قورئاندا، لە عیلمدا بێگومان بەرووبوومەکەی باش نابێت. بۆ ئیمامی مالیک عیب نەبوو بە 40 ساڵ کتابێک دابنێ، بۆ ئیمامی بوخاری عیب نەبوو بە 16 ساڵ کتابی صحیحی خۆی دابنێ، بۆ ئیمامی عومەر و ئیمامی عەبدوڵای کوڕی عومەر ڕەزای خوان لێبێ عیب نەبوو بە 12 ساڵ بە 8 ساڵ سوورەتی بەقەرە فێر بن و بە جوانی لێی تێبگەن. ئەوە نەقص نییە و عیب نییە. بۆیە خۆشەویستان، ئیمامی یونسی کوڕی یەزید چیمان پێ دەفەرمێ؟ دەفەرمی ئیمامی زوهری پێمی فەرموو یا یونس لا تکابد العلم، پەلە مەکە لە عیلمدا، خۆت ناڕەحەت مەکە، خۆت تووشی ناخۆشی و ناڕەحەتی و مەشەقەت مەکە. هەندێک کەسەیە قورئان زۆر لەبەرەکە دوای ئەمە ناڕەحەتە بێ، هیچی پێ ناکری بخۆی وازێ دێنێ، چونکە زاڵ نابێ بەسەریا، موسیقە نابێ بەسەریا، بێزارە بێ. بۆیە فەرمێ فإن العلم أودية، علم دۆڵە شیوە. بۆیە فەرمێ ولكن خذه مع الأيام والليالي، ئەو عیلمەکە ئەتەوێ وەریگری لەو دۆڵە لەو شیوە لە شەو ڕۆژدا فێری بە. ولا تأخذ العلم جملة، علم بە زۆری فێر مەبە، بە جملە بە مفرد فێری بە. ئەگەر بە جملە فێری بووی دڵنیا بە ئاسانی لەبەری ناکی. بەڵام ئینسان بۆ ئینسان فەرقیە. فإن من رام أخذه جملة ذهب عنه جملة، أو قرآن بپەلە لەبەرکە بەپەلەش لەبیرێتێتەوە. ئەوە حاڵی زۆرێک لە خەڵکیە، بەپەلە ڕۆشتۆ بۆ ئوسەری قورآن، بەڵام بەپەلەش لەبیری چۆتەوە. ولكن الشيء بعد الشيء مع الليالي والأيام، وردە شتەکە فێر بە، پەلەی تیامەکە. ئەچینە سەر قسەیەکی ئیمامی خەتیبی بەغدادی ڕەحمەتی خوا لێبێ زۆر بە قووەتە. ئیمامی خەتیبی بەغدادیەکێ لە زانا گەورەکانی حەدیث ڕەحمەتی خوا لێبێ دەفەرمێ وينبغي له أن يتثبت في الأخذ ولا يكثر. پێویستە ئینسان کاتێ بە دوای عیلمی شەرعیدا دەگەڕێ، دەیەوێت لە شەرعی خوا شارەزا بێ، ئەبێ شتەکان لێ بکۆڵێتەوە، تەثەبوت کە شتەکان بە جوانی لێ تێبگا، ولا يكثر، بەڵام زۆر لەبەر نەکە، زۆر وەرنەگرێ. بل يأخذ قليلا قليلا، كم فێر بە، علم كم فێر بە، قورآن كم لەبەرکە. سەحابەکان ڕەزا و ڕەحمەتی خوا لێبێت دە ئاەت لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فێر دەبوون، دە ئاەت ڕۆژی دە ئاەت. هەیە پێی عیبە ڕۆژی دە ئاەت لەبێتکە. بۆچی پێی عیبە؟ چونکە تێنەگەیشتووە، ئەگەر تێبگات پێی عیب نابێت. حسب ما يحتمله حفظه، بۆیە کەم لەبەریکە بەپی ئەوەی حیفزەکە چەندێ وەرەگرێ. حیفزی تۆ ئێمە چەند کەسێکین، هەریەکمان حیفزمان بە شێوەیەکە، بۆیە نابێت تۆ سەیری منکە من سەیری تۆکەم، ئەوەکەی تر سەیری منکە یا من سەیری ئەوکەم. نە، هەر کەسە و کردوەتەنی بەپەی بەڕەگی خۆت، بەپەی مێشکی خۆت ئەناسی توانات چەندێکە. ئەفەرمێ چەندێک کە حیفزت وەری ئەگرێ ويقرب من فهمي، چەندێکیش کە تۆ دەتوانی لێ تێبگەی، ئەوە زۆر گرنگە لە قورئانەکە تێبگەی. فإن الله تعالى يقول وقال الذين كفروا لولا نزل عليه القرآن جملة واحدة. كافرەکان دەیانوە باشە قورئان بۆ بە یەکجار دانەبەزی، بۆ بە 23 ساڵ دابەزی. كذلك لنثبت به فؤادك ورتلناه ترتيلا. خوای گەورە دەفەرمێ ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، قورئانمان بەو شێوەیە دابەزاند بۆ ئەوەی تۆ لە مێشکتا لە دڵتا ثابت و جێگیر بێ، بە جوانی بیخوێنیتەوە. ئێمە بە جوانی بۆت ئەخوێنینەوە، تۆش بە جوانی لەبەریکەی، بە جوانی بیخوێنیتەوە، بە جوانی لێ تێبگەی. کەواتە قورئانی پیرۆز دابەزێ خوارەوە، لا ئەو خوای کە حەکیم و عەلیمە،
ئەو خوایی کە خەبیر و دانایە بە 23 ساڵ. خۆشەویستان دەفەرمێ ئیمامی خەتیبی بەغدادی ڕەحمەتی خوا لێبێ: اعلم أن القلب جارحة من الجوارح تحتمل أشياء وتعجز عن أشياء. دڵیش پارچەیەکە لە ئەندامەکانی لاشت. دەستی تۆ توانایەکی قووەتێکی دیاریکراوی هەیە، وایە؟ ئەم دەستت لەگەڵم دەسا فەرقی هەیە. یعنی سبحان الله، ئەوەی کە دەستی ڕاستە ئیشەکات، یعنی دەستی چەپەی شتێکی کاریگەریکی وای نییە هیچ. یعنی زۆر شتەیە بە دەستی چەپە پێی ناگیرێ، ناتوانێت، قووەتی نییە. ئەو تەبیعەتی مرۆڤە. ئەوەشی کە چەپلەرە دەستی ڕاستی بەو شێوەیە نییە. ئێستا کە تۆ بتوانی بەمە 10 کیلۆ وەڵگری، احتیمالی بەمە 5 پێڵ نەگیرێ. فەرقی هەیە. ئەم دوو دەستە هەر دەستی خۆتە، بەڵام لە قووەتا زۆر جیاوازە. ئەوەی چەپلەر بێ ڕاستی بێهێزە، ئەوەی ڕاستە بێ دەستی چەپی ضعیفە. ئەوە حەقیقەتێکە. بۆیە ئەفەرمێت جسمیش لاشەیش هەرێکی و ئەندامێک لە ئەندامەکانی لاشەت جیاوازە. هەندێک شتی پێڵە گیرێ وەت بێتوانایە لە هەندێک شت. ئەوەی کە دەتوانی بە 10 هەڵیگری ناتوانێت بە گوێچ هەڵیگری، بەسەر هەڵیگری، بە شتێتر هەڵیگری. بۆیە ئەوەی دەتوانی بە 5 هەڵیگری ناتوانانی بە 5 هەڵیگری، جیاوازە. وتعجز عن أشياء. هەندێک شتی پێڵ ناگیرێ، هەندێک شتیشی پێڵە گیرێ لاشەی مرۆڤ. دڵیش بە هەمان شێوەیە. كالجسم الذي يحتمل بعض الناس أن يحمل 200 رطل يا رطل، هذا شيء دخلون ريتوا، ومنهم من يعجز عن 20 رطلا. إنساني وهي رطلة كان تقريبا خمان بيدالين، يعني 400 غرام نيوة، يعني نيو كيلوش نية، نيو كيلو كمتر. أفهمي بياوي وهي دتوانيت 200 رطل هالقريه، يعني بڵێن نزیکی 100 کیلۆ شتێک کەمتر بۆ نمونە هەیە، زیاتریش بە هەمان شێوە. بەڵام هەیشە 20 يعني 10 کیلۆی پێ ناگیرێ. حەقیقەتێکە مرۆڤ جیاوازە. وكذلك منهم من يمشي فراسخة. خەڵکی وا هەیە دەتوانێت چەند فەرسەخ في يوم لا يعجزه، دەتوانێت لە ڕۆژێکا چەندەها فەرسەخ ڕێگا ببڕێ و بێتاقەتیش نابێ. فەرسەخێ چەندێکە؟ 5 کیلۆمەتر و 544 مترە. يعني إنساني وایە دەتوانێت ڕۆژانە 10 کیلۆمەتر ڕێگا بکە. ومنهم من يمشي بعض ميل فيضر ذلك به. هەندێک کەس شێ چەند میلێکە ڕوا، يعني جارێ میلێک کەمتریش کە 1600 مترە، بەڵام بێتاقەتە، بێ زەرەری پێگەێنێ. بۆی ئینسانەکان جیاوازن. ئینسانێ زۆر بەهێزە، ئینسانێ لاوازە. حفزش بە هەمان شێوە، دڵیش بە هەمان شێوەیە. دڵی مرۆڤێک لەگەڵ مرۆڤێترا جیاوازە. ئێستا ئێمە ئیمانمان هەیە الحەمدوللا، بەڵام هەر ئیمانی هەر کەسێکمان جیاوازە. وەکو یەک نییە بزەبەت ئیمانی کەسێک ئاوا بێ هەردووکی ڕێک بێ، نا، جیاوازی هەیە زۆر کەم. لە تەقوادا جیاوازیمان هەیە، لە حیفزا جیاوازیمان هەیە، لە قووەتا جیاوازیمان هەیە. مرۆڤێکە وەکو تۆ زۆر بە ئاسانی شتی گەورەی پێڵەگیرێ، مرۆڤ واشی هیچ پێڵ ناگیرێ، توانای شتی بەو شێوەیە نییە. بۆیە تۆش ئاگاداری خۆت بە خۆت بناسە، خۆت باشترین کەسی کە خۆت بناسی. بۆچی ئیمامی خەتیبی بەغدادی ئەم نمونە دەهێنێتەوە ڕەحمەتی خوا لێبێ؟ مەبەستی ئەوەیە هەر مرۆڤە جیاوازیانێ لە ڕۆشتنە، لە شتاڵگرتنە، حتا لە خواردنە. أفرمي ومنهم من يأكل من الطعام أرطالا ومنهم من أفرمي يتخمه أو ينزل عقدار بني يتخمه الرطل فما دونه، فكذلك القلب. إنساني وهي دەتوانێت چەندەها کیلۆ خواردن بخوا، بەڵام ئینسانی واشێ لانی 9 کیلۆ پێ نەخورێ. مرۆڤی وایە بەقەد دەیەها خەڵکە خوات. کەواتە مرۆڤ لە خواردنە، لە ئیشکردن و هەڵس و کەوتە، لە ڕۆشتنە، لە شتەڵگرتنە، لە هەموو شتێکان مرۆڤەکان جیاوازن. مرۆڤەکان جیاوازن. بۆیە دڵیش بە هەمان شێوەیە. من الناس من يحفظ 10 ورقات في ساعة. مرۆڤی وا هەیە لە سەعاتێکە دەتوانێت 2 وەرەقە لە بەرکات، 2 وەرەقە لە بەرکە. ومنهم من لا يحفظ نصف صفحة في أيام. يوهي لتشان روجا نيو لابري بلا بناكري، نيو لابرا ناتواني لبريكا، لبري شكال لبيري تشيتوا.
فإذا ذهب الذي مقدار حفظه نصف صفحة يروم أن يحفظ 10 ورقات تشبها بغيره لحقه الملل. أوي كناتوان ليو لا برا لبركة أجر برا معدن فلان كذا دلا برا لبركة والله مش بدلا برا لبركة ضمن يا بناتواني توشي ملل بيه بتحتبي أخا أو جاني لا برا كشي بلا برداك ناتواني بقات أو حد يخوي نيو لا برا كا دەیەوێت وەک فڵان کەس دە لاپەڕە لە بەرکە بەڵام پێی لە بەرناکرێت ناچارە بێ واز دێنێ مەلەلی بۆ دروستە بێ بێتاقەتی بێزاری ئەو کاتە لاپەڕەکەشی پێ لە بەرناکرێت بۆیە سەیری خۆتکە و خۆت باش ئەناسیت. وأدركه الضجر ونسي ما حفظ ولم ينتفع بما سمع چونکە ئەوەی کە لە بەری کردووە لە بیری ئەچێتەوە چونکە ویستی تەشەبوو کە خۆی بشوبهێنێ بە کەسێک کە دە لاپەڕە لە بەرەکە لە کاتێکە ئەم ماڵی نیو لاپەڕە و لاپەڕەیەکە ئەو کاتە تووشی مەلە لەبێ بۆیە سەیری خۆتکە بۆیە فليقتصر كل امرئ من نفسه على مقدار يبقى فيه ما لا يستفرغ كل نشاطه بۆیە هەر کەسێک بە پێی توانای خۆی لەبەری کات چەندێ توانای هەیە ئەندازەی لەبەرکردنەکەی چۆنە با لەسەرەوە کۆتایی پێ بێنێ نەشاتی خۆی گورجگۆڵی خۆی توانای خۆی سەرفکە بەڵام زیاد لە حەد نا ڕۆژی 5 جوز قورآن پێ مراجعەکرێتەوە احتیمالی بیکەیتە دا تحمل نەکەی نەتوانی ئەوەی فێری دێ ناتوانێ 15 بکە بۆیە شتێک مراجعە بکەرەوە شتێک لەبەرکە بە پێی توانای خۆت بێ. ئینسانەکان جیاوازن بەعام خەڵکێکی زۆرەیە دوای نوێژی بەیانی حفزی زۆر چاک بەڵام بەلای منەوە وەکو خودی خۆم خراپترین کات بۆ حیفز دوای نوێژ بەیانی بۆ نمونە نەک لە بەرخەو هەر ئینسان بۆ ئینسان جیاوازە کەسێک دەبینی کتابێک دانێڵێ ئەڵێ باشترین کات بۆ لەبەرکردن ئەم کاتەیە بەلای ئەو وایە بشەت نیە بەلای تۆ وابێت لەوانەیە ئەو خراپترین کات بێ بۆ تۆ بۆیە سەیری خۆتکە سەیری کتاب مەکە کتاب پێت ئەڵێ لەبەریکە بەڵام لەبەرکردنەکە خۆت ئەزانی بە شەو باشە یا دوای نوێژ بەیانیە دوای نیوەڕۆیە پێش نیوەڕۆیە دوای عەسرە پێش عەسرە بینی عەسر و مەغریبە چی کاتێکە خۆت مێشکت باشتر وەرێگرێ و دڵت باشتر وەرێگرێ ئەو کاتە لەبەریکە ئەگەر وات کرد بە ئیزنی خوا سەرکەوتوو ئەبی لە کار و پیشەکەتدا. بۆیە خۆشەویستان ئەوەی کە ئەمڕۆ باسمان کرد ئەوەیە لە عیلم خوێندنا پەلە نەکەین شتەکان عیلمەکان زانیاریەکان وردە فێر بین بە پشتیوانی خوا سەرکەوتووە بین. ئەگەر پەلەمان کرد لە فێربوونی عیلمدا بە دڵنیاییەوە سەرکەوتوو نابین بە دڵنیاییەوە ئەو تەماحی کە هەمانە کوردوەتەنی سەرمان دەخوات هیچمان پێ لەبەر ناکرێ فما ربحت تجارتهم وما كانوا مهتدين چۆن منافقەکان پەنا بخوا لە تیجارەت و بازرگانی و دووڕوویدا سەرکەوتوو نەبوون هیدایەتیش نەدران بخوا پەنا بخوا ئەوەیشی پەلە بکە لە عیلمدا سەرکەوتوو نابێ زانایان بەوە سەرکەوتن عیلم فێر بوون بەڵام بە ئیسراحەت زۆر بە ئیسراحەت و لەسەر خۆی ئەگە تۆش بەو شێوە لەبەری نەکەی دڵنیا بە سەرکەوتوو نابی. ئینسانی واشەیە لەوانەیە بتوانێت ڕۆژی جوزی قورئان لەبەرکە و سەرکەوتوو بێ بەڵام تۆ لەوانەیە ڕۆژی لاپەڕێ بکەی سەرکەوتوو نەبی بۆ حەقت نەبێ سەر فڵان کەسەوە حەقت بەسەر خۆتەوە بێ خۆت ئەناسی بل الإنسان على نفسه بصيرة تواو خود باش ناسي ئەگەر عیلمەکان کەم فێر بین إن شاء الله سەرکەوتوو دەبین بە پشتیوانی خوا. یا ربی خوا لە گوناهەکانمان خۆش بی لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بی خوا ئیان شیفای نەخۆشەکانمان بدەی لەو کەسانەمان بگێڕی کە فێری عیلمی شەرعی دەبن بە شێوەیەکی جوان و باش تێگەن. آمين 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين. شهد الله أنه لا